بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەخمەم شەو با شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ دیارە بەرنامەی ئەم شەوم لەگەڵ مامۆستا عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و لە هەمان کاتە بەرپرسی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سلێمانی مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس بوەستین و گفتوگۆ بکەین. لەوانە پەیوەندی نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان بەکوێ گەیشتووە ئایا ئەم پەیوەندیە چاوەڕێی ئەوەی لێ ئەکرێت لە داهاتوویەکی نزیکدا چونکە مەبەستمەوە بڵێم بە نسبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە زۆر جار خەمی موچە خەمی بێکارەبایی و بێنەوتیش لە بیری هاوڵاتیان ئەبەنەوە تەنها هاوڵاتیان ئەڵەن بەس ئەم لایەنانە ڕێککەونی هیچمان لێیان ناوێت. بۆ وایە ئایا ئەم ناتەبایی لە نێوان لایەنەکانە هەیە ئەم خلافاتەی لە نێوانیان هەیە بای ئەوەیە کە نەگەنە ڕێککەوتن و لەسەر مێزێک کۆبنەوە و پێکەوە بیر لە تەواوی ئەو نەهامەتیانە بکەن کە بەسەر ئەم خەڵکە هاتووە بەسەر ئەم خەڵکەشیان هێناوە. مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ئێستادا تەبەنی چ پرۆژەیەکەکە پێی باشە ئەم حکوومەتەی ئێستا کە هەرێک لە بەڕێزان کاک نێچیرەوان و کاک قوبات بڵێن سەرۆکایەتی ئەکەن و بەڕێوە ئەبن پاڵپشتی بکرێت بۆ تێپەڕاندنی قەیرانەکان یان پێیان باشە حکوومەتێکی کاتی لە ئێستادا بێتە کایەوە و کاری لەسەر بکرێت لەو ماوە کەمەی کە لە بەردەستمانە ماوە یاخود هەڵبژاردننی پێشوەخت بە نسبەت یەکگرتووی ئیسلامی کوردستان و بیری لێکراوەتەوە. پەرلەمانی کوردستان تا کاران نەکرابووەوە زۆر قسەی لەسەر کرا دەوترا کە پەرلەمان نەتوانێت شتی باش بکات. ئایا ئێستا کە پەرلەمان کارابۆتەوە پەرلەمان لە ئاستی چاوەڕوانەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بوو هیچی پێ ئەکرێت لێرە؟ مەبەستمە قسەیەکی لەسەرەوە بکەین کە لە کاتی دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی کە تا ئەم ساتە ئەم ڕۆژ دیسانەوە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوەدا کە حکوومەتی عێراقی ئامادە نییە تا ئەم ساتە بۆ دانوستان و گفتوگۆ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. ئایا ئەگەر ئەوانە ئامادە نەبوون کورد چی بکات؟ هەردانیشێ و چاوەڕێ بکە و لێ ئیعلام و ڕاگەیاندنەکانەوە یەکتر بدوێنن یان کورد دەتوانێت چی بکات؟ من زیاتر ناڵێ مامۆستا عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سڵاوتان لێبێ ماندوو نەبن. ئەمروی بۆ پرسیارە دەست پێ بکەم لایەنەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی 5 لایەنە سەرەکیەکە ئەوترێت ئەمان ئەتوانن ئەم کەشتیەی کە لە ناو گێژا و شەپۆلێکی زۆرایە بگەێنە کەناری ئارام ئەگەر داوای زۆریان لێ نەکرابێ. ئەو پەیوەندی ئێستا لە نێوان لایەنەکان هەیە بای ئەوەیە کە بتوانن لەم قۆناغا تێمان پەڕێنن بۆ خۆناغێکی باشتر. بەنای خۆی بەخشندەی مێرەبان ئەلبەتە ئەگەر سەرنجی 26 ساڵی ڕابردووی سیستمی حکومڕانی بکەی لە هەرێمی کوردستاندا ئەم سیستمی حکومڕانیە کە نەیتوانی ئەو پاڵپشتی ئەقلیمی کە لە ڕابردوودا هەیبوو و ئەو پاڵپشتە دەولی کە لە ڕابردوودا هەیبوو و ئەو داهاتی نەوت و داهاتی گومرگ و ناوخۆیەش کە هەیبوو و ئەو هێزە سەربازیەش کە لە بەردەستیدا بوو بەو شێوەیە کە پێویستە سوودی لێ ببینێت لە بەرەنجامی خلافاتی ناخۆیی ناوماڵی کووردا بوو. و ئەگەر سەرنجێ بدەینەوە بۆ ڕابردووی کورد هەمیشە باجی خلافاتی ناوماڵی خۆی داوە. ئەمە یەکێکە لە دەردە هەرە سەرەکیەکان و لە هەرێمی کوردستاندا هەتاوەکو ئێستا لە 91ەوە تاوەکو ئێستا لەو ڕۆژەوە کە ڕاپەڕینی بەهارە مەزنەکە کرا و خەڵکی کوردستان ڕاپەڕی بەرامبەر بە ڕژێمێکی دیکتاتۆری وەکو بەعس کە کوردی ئەنفال کرد کیمیاباران کرد و کۆڕەوی تووشێنە ئالەو ڕۆژشەوە هەتاوەکو ئێستا و پێشتریش لە سەرەتای شۆڕشی کوردەوانێ خلافاتی ناوماڵی کورد یەکێک بووە لە دەردە هەرە کوشندەکانی کورد و هەر ئەمەشە کە تا ئێستاش باجی ئەدات کورد و هەر ئەمەشە کە نەیهێشتووە کورد بەو شێوەیە کە پێویستە ئەو خەونانەی کە هەیەی میلەتەکەی هەیەی بێتە دی و ئەو ئامانجانەی کە خەباتی بۆ ئەکات بتوانێت بەو شێوەیە کە پێویستە بی پێکێت. چونکە ئەگەر سەرنج بدەیت لە ڕابردوودا هەتاوەکو ئێستا لە دەسەڵاتی سیاسی بابینە سەر هەرێمی کوردستان بابینە سەر ئەم قۆناغەی ناوماڵی خۆمان دەسەڵاتی هەرێمی کوردستان لەو بارودۆخەی ئێستەدا هەر لە ڕابردووە تاوەکو ئێستا ئیعلانی ئەو ماکردووە ئەوەی شەڕی ناوخۆمان تێپەڕاند و دوای ئەوەی قۆناغەکان هاتنەوە پێشەوانێ و ڕێکەوتنی نێوماڵی کوردی دروست بوو بەڵام ڕێکەوتنەکە بناغەیەکی پووتی هەبوو دەرکەوت کە لەسەر بناغەیەکی پتەو نەبوو ڕێکەوتنی ناوماڵی کورد و بۆیە کاتێک کە بناغەکە پتەو نەبوو تۆ ناتوانی بینای گەورە لەسەر بناغەیەکی بۆش و بەتاڵدا بنیت. بۆیە کورد نەیتوانی
بینایەکی گەورە لەسەر ئەم بناغەدا بنێت چونکە نێوماڵی خۆی نێوماڵێکی پتە و نەبوو. لە سەرەتاوە هەتاوەکو ئێستا ئیدعای حکوومەت یاریێمی کوردستان کرا بەس لەگەڵ حورمەتمە حکوومەت تەنها قەتعەیەک بوو لە ئەنجومەنی وەزیران هەڵواسرا بوو. ئەگەرنا دوو ئیدارە بوو، ئیدارەیەک لەم دیوی دێگەڵا، ئیدارەیەک لەو دیوی دێگەڵا. هێزی سەربازی وەزارەتی پێشمەرگەمان هەبوو، بەس ناو بوو، بەس بێ ناوەڕۆک بوو. ئێستا ئەوەتە لە سادەترین تاقیکردنەوەدا دەرکەوت وەزارەتی پێشمەرگە ناوێکی بێ ناوەڕۆک بوو. یعنی هێزەکان بوون بە هێزی حیزبی بەم لاولادا کەوتنەوانەیە. پەیوەندی ئیقلیمیەکان پەیوەندی نیشتیمانی نەبوون، پەیوەندی حیزبی بوون. یعنی ئەو پەیوەندیانەی کە لە ئاستی ناوخۆی هەرێمی کوردستانە هەبوو بۆ دەرەوە نەکران بە پەیوەندێکی نیشتیمانی. ئەو دیبلۆماسیەتی کە کورد هەیبوو لە دەرەوە نەکرا بە دیبلۆماسیەتێکی نیشتیمانی کە بەرژەوەندەکانی گشتی خەڵکی کوردستان بپارێزێت. پێگەی حیزبی پێپارێزرا لە دەرەوە. بۆیە ئەبینیت ئێستەیش نێوماڵی کورد کاتێک کە دەبینی بە پرۆژەیەکی یەکانگیرەوە ناتوانێت بڕوا بۆ بەغدا، بە پرۆژەیەکی یەکانگیرەوە ناتوانێت ڕوبەڕووی تاران بێتەوە، ڕوبەڕووی ئەنقەرە بێتەوە، ڕوبەڕووی وڵاتە زلی هێزەکان بێتوانێ بە دڵنیاییەوە چارەنووس لەمە باشتر بەدەست نایێنێت و لەمە باشترش ناتوانێت بەدەست بێنێت. بەم عەقڵیەتی ڕابردووەوە، بەم ئیرادەی ڕابردووە هەتا کورد بەردەوام بێ زیاتر ئەبێت چاوەڕوانی پوکانەوەی خۆی بکات نەک بە دەستکەوتنی ئامانجی گەورە. باش مامۆستا عوسمان، لەو سێ چوار خولەکە ئاماژەت بە سەرەکیترین عیلەتەکان و دەردەکانی کورد و ئەم هەرێمەدا. من مەبەستمە پرسیاری ئەوە بکەم، یعنی تۆ بسەیری پارتە سیاسیەکانمان کە هەموویان کوردستان وشەی کوردستانیان پێوە لکێنراوە. یەکگرتووی ئیسلامی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان، هەر هەمووی کۆمەڵی ئیسلامی کوردستان بزوتنەوەی گۆڕان لە ناوەڕۆکە کاری بۆوەکە ئەگەر بە وشەیەکیش ئاماژەی پێ نەدرابێ. هەموو ئەمە سۆشیالیستە، ئەمە زەحمەت کێشان، ئەمە ئایندێ، ئەمە نازانم، ئەمە شیوعیە، هەر هەموویان کوردستان لای ئەوان بەناو لە ئەولەویەتایە. باشە کە کورد و کوردستان لە ئەولەویەتایە چ ڕێگریەک هەیە؟ ئەو خلافات و ناتەباییەت چیەکەوە ئەکا ڕێک نەکەون بۆ ئەوەی چیتر پەرتەوازە نەبین و چیتر گورزی دیکەی کوشندەمان بەرنەکەوێت. یعنی بەو شێوەیە خلافاتیانەیە وەکو کورد دەڵێ باوکی یەکیان کوشتووە وەکو کورد دەڵێ. ئەنی تا ئەو دەرەجەیە خلافاتەکە گەورەیە لە نێوانیانە کە نەتوانن ڕێک بکەون یان بەرژەوەندی خۆیان لە پێشدان. کاگیادگار ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی کوردستانە خلافاتەکە خلافاتێکی زۆر قوڵە، خلافاتێکی زۆر قوڵە لە نێو ماڵی کووردا. ئەگەر سەرنجی ڕابردووی کوردستان بدەیت و سەرنجی ئێستەیشی بدەیت بۆمان دەرئەکەوێت ئەم خلافاتە لە چه ئاستێکدایە، لەسەر چی ئێمە توانیمان ڕێک بکەوین؟ لەسەر ناوچە جێناکۆکانی هەرێمی کوردستان دەسەڵاتی کوردی بە تایبەتی باس لە یەکێتی و پارتی بکەین نانتوانی ڕێککەون لەگەڵ یەکتریا. لە شوێنێکی وەکو کەرکووکە لا یەکیان قودس بوو لا یەکێکیان دڵ بوو، دوو ئاسایش، دوو پەروەردە، دوو ئیدارە، دوو بنکەی پۆلیس، دوو هەموو شتێک. باشە ئەگەر کورد بڵێ ئەوەی ڕوویدا هەمووی ئەنجامە، هەمووی بەرەنجامی خلافاتی ناوماڵی کووردە. ئەگەر کورد لەناو خۆیە یەک پرۆژە بوایە، یەک پلان بوایە، یەک هێز بوایە، وڵاتانی ئیقلیمی بە سنوورێکی دیاریکراو ئەیان توانی کاریگەریانە بێ. کاتێک کە ناوماڵی کورد تەبا بێت، لایەک تەنازول نەکا بۆ تورکیا، لایەکی تر تەنازول نەکا بۆ ئێران، لایەکی تر بەرژەوەندیەکانی بە جۆرێک لەگەڵ بەغدادا نەوەنێتەوانێ، هەمومان یەک پلان و یەک پرۆژەمان هەبێت، بە دڵنیاییەوە ئێمە ئەتوانین ئامانجی گەورە بپێکین. بەڵام ئەگەر تۆ کاتێ سەیری واقعەکە ئەکەیت لەسەر چی ئێمە توانیمانە ڕێبکەوین؟ لە 26 ساڵی ڕابردوودا ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە نەیتوانی دەستگایەکی نیشتیمانی لە هەرێمی کوردستانە ئادەی کوا دەستگایەکی وەکو پەرلەمان لە هەموو شوێنێکی دنیادا ئەبێ قیبلەنمای حکوومەت بێت، لە هەموو شوێنێکی دنیادا ئەبێ بەرزترین باڵاترین شوێنی بڕیاردان بێت و شوێنێک بێت کە ئیتر هەموو شوێنەکە شتەکان باسی پەرلەمان بۆ نەیتوانی ئەمڕۆڵە بگێڕێ. 111 پەرلەمانتاریتیایە جگە لە ڕاوێژکارەکان، جگە لە هەموو ئەوانەی لەسەر پەرلەمانی کوردستان موچە وەرەگرن. لەبەر ئەوەی پەرلەمان بۆ نەیتوانی لەسەرەوە کرێما مستعفوم کەی پەرلەمان بێدەسەڵات کراوە یان پەرلەمان خۆی دەسەڵاتی نییە، ناوێ ممارەسەی بکات، ڕێگریان لێ ناکرێ گەر بیانەوێ خۆ نایان کوژن. پەرلەمان لەگەڵ حورمەتمە، ینی ئەو دەسەڵاتە سیاسی لە هەرێمی کوردستانە هەکایە وەکو چۆن حکوومەتی لێت کردووە،
وەکو چۆن کوردستانی لەت کردووە ئەم دیو دێگەڵە و ئەو دیو دێگەڵەیە پەرلەمانیشی لەت کردووە پەرلەمانیشی لێت کردووە یعنی پەرلەمان دەستگایەکە کە ئەبوایە ڕۆڵی زۆر لەمە زیاتر گەورەتر بووایە بەڵام بەڕاستی یەکێتی و پارتی نانێشت بۆچی یەکێتی و پارتی بۆچی یەکێتی و پارتی لەبەرەوەی بڕیار بەدەست لە هەرێمی کوردستاندا ئەم دوێزن هێزی چەکدار لای ئەوانە داهات لای ئەوانە عقودی نەوت لای ئەوانە پەیوەندی ئیقلیمی و دەولیەکان لای ئەوانە هەر ئەوانیش مامۆستا عەفوم کە ئێستا بینەرێک دانیشتوێ بە دیار بەرنامەکە و ڕەنگە پرسیاری ئەوە بکات یعنی بعد نمونەیەک بێنینەوە دکتۆر ئاشتی هەورامی کە ئێستا لە دەرەوەی وڵاتە دوو تەفسیری بۆ کرێ یەکێکەڵێ ڕای کردووە یەکێکەڵێ حکومەت دەڵێ بەکاری ڕسمی حکومەت ڕۆیشتووە باواز لەمە بێنین باسی ئەو کاتە بکەین کە لێرە بوو ڕۆژێک لە ڕۆژان واز لە پەرلەمانتارەکانی یەکێتی و پارتی بێنە چکە وتت ئەمانەت چەکیان هەیە هێزیان هەیە پارە و دەسەڵاتیان هەیە هەموو شتێک لای ئەوە بۆچی نەمان بینی 50 پەرلەمانتاری یەکگرتو و گۆڕان و کۆمەڵ بچن بەردەمی ئەنجومەنی وەزیران بگرن کە تەنیشتی یەکن پەرلەمان و ئەنجومەنی وەزیران زۆر لە یەکەوە نزیکن بڵێن ناهێڵین ئاشتی هەورامی بێتە ژوورەوە ناهێڵین فلان وەزیری گەندەڵ فلان وەزیر کە خراپ دەسەڵاتەکانی خۆی بەکارێناوە بەبێ ناوهێنان ئەبێ هەر ئێستا بێنین بۆ پەرلەمان ئێمە لێپرسینەوەی لێ بکەین بۆ ئەمە نەکرا ئەمەش بە چەک ڕیان لێگیرە کرا لە ڕابردووە ئەم خولە بکەین قوربانجان هەر لەم خولەیە باش هەر لەم خولەیە پەرلەمانتارەکانی یەکگرتو و کۆمەڵ و گۆڕانیش زۆر هەوڵیاندا لەو مەیدانەدا و زۆر ئیمزایان کۆ کردوانێ و هەوڵیاندا زۆر کەس زانە واز لە شتی نووسین بێنن ینی بە فعلی بچنە سەر جادە بۆی خەڵکشان ئەوان نوێنەری گەلن ئەوە ئیشی پەرلەمانتار نییە بچێتە بەردەمی ئەنجومەنی وەزیران بەڵێ من ناهێڵم تۆ بیتە ژوورەوانێ ئیشی پەرلەمانتار ئەوەیە بەڕاستی کاتێ ئەگەر دەستگای نیشتیمانی بێ ئەگەر حکوومەت حرمەتی ئەم دەستگای نیشتیمانی خۆی بگرێت ئەبێت کاتێک کە ئەز پەرلەمانتار ئیمزا لەسەری کۆ دە ئیمزا لەسەر وەزیرێک کۆ ئەکاتەوانەیە ئەبێ وەزیرەکەی بنێرێتە بەردەمی ئەم پەرلەمانە لەوێ حسابی ئەوە نەکرێت ئەم وەزیرە سەر بە پارتیە سەر بە یەکێتیە سەر بە یەکگرتووە سەر بە گۆڕانە سەر بە کۆمەڵە ئەگەر کەمتەرخەم بوو گەندەڵ بوو پێش هەموو کەس ئەو وەزارەتانەی تر کە هەن لیان بپرسێتەوە لە پێچینەوەیان لەگەڵدا بکات بەڵام خۆتان نەزانن کاتێک فترەیەکی زەمەنی شتێکی ئاوا جدیاتە پێشەوانێ سەرۆکی حکوومەت بڕیاری دایە تریژ وەزێرە نێڵم بچێتە پەرلەمان بۆ لە پێچینەوە دەی چۆن سیستمی حکومڕانی ئاوا ئەچێ بەڕێوە دەی چۆن پایەکانی دیموکراسی بەم شێوەیە گەشاکە بەو عەقڵیەتی کێشەکان دروستکراون کێشەکان چارەسەرە بن بەو عەقڵیەتەی کە کێشەکان دروستکراون ئەگەر گۆڕانکاری بەسەر دانیات بە هیچ شێوەیە کێشەکان چارەسەر نابن بۆچی چونکە ئێمە لە ڕابردووە ئەم عەقڵیەتەمان تاقی کردوانە ئەم عەقڵیەتە شەڕی ناوخۆی بەرهەمهێنا ئەم عەقڵیەتە پاوانکاری هەرێمی داهاتی هەرێمی کوردستانی بەرهەمهێنا ئەم عەقڵیەتە موچەخۆری بندیواری دروست کرد داهاتی هەرێمی پەرتەوازە کرد نیوموچەی نیوموچە و ڕوبعەموچەی سەپان بەسەر خەڵکی هەرێمی کوردستاندا ئەم عەقڵیەتە نەیتوانی پەیوەندی ئیقلیمی و دەولیەکان وەشت وا ئیسفادە لێ بکات کە لە پێناوی خەڵکی کوردستاندا بشکێتەوانێ نەیتوانی هیچێکە لەم شتانە بکات ئەم عەقڵیەتە لە ڕابردوودا نەیتوانی پێویستە ئێمە ئەگەر بمانەوێ خزمەتی خەڵکی خۆمان بکەین ئەگەر بمانەوێ بەرامبەر بە خەڵکی خۆمان بەرژەوەندێ گشتەکانیان بۆ پارێزین ئەبێ لە ڕووی ناوخۆیەوە چی بکەین لە ڕووی ناوخۆیەوە پێویستمان بەوەیە ئەم هێزولایانە سیاسیانە لەسەر مێزی گفتوگۆ کۆبنەوانەیە متمانەی بینی ئەم هێزولایانە سیاسیانە دروست ببێتەوانێ کە زۆر زەحمەتە دروست ببێ من نەتی ناشارمەوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی سەردانی جەنابی ئەمێنداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانیان کرد جەنابتان جگەلەوەی ئەندامی سەرکردایەتین ئەگەر هەڵە بەرپرسی یەکەمی سلێمانیشنیەوە بە نسبەت یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە لە ڕووی تەنزیمات و لە ڕووی کاروباری ڕۆژانەی خەڵک و لایەن گرانیشتانەوە ئێوە لە کۆبوونەوەکە چیتان بە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وت پێتان وتن بە سەریحی ئەمە کێشەکانە بێ چارەسەریکن ئەوان وەڵامیان چی بوو ئەم حکوومەتە لە ڕابردووە هەتاوە کوێستا لە هەموو کۆبوونەوەکانە ئەم دەسەڵاتە لە خەڵکی ڕۆشنبیر لە هەندێک لەلایەنە سیاسیەکان لە کەسایەتی لە خەڵکی خوێندەواری ناوزانکۆکان بەڕاستی زۆر خەڵکی ناوخۆ دڵسۆزانە قسەی کرد بۆ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستاندا یەکگرتووی ئیسلامی کوردستان چەندین پرۆژەی پێشکەش کرد پرۆژەی پێشکەش کرد لەسەر چارەسەرکردن و بەرەبرکردنی گەندەڵی پرۆژەی پێشکەش کرد لەسەر مەوزوعی چارەسەرکردنی ناوچە جێناکۆکان پرۆژەی پێشکەش کرد لەسەر ئەم چارەسەرکردنی ڕوبعەموچە و ئەو نیوموچەیە کە هەیە بەڵام بەداخەوە گوێیان نەگرت لە سۆزانی ئەم نیشتیمانە بە قەناعەتی من هێشتا ئەیانەوێت کات بەڕێ بکەن
هێشتا ئەیانەوێت کات بەڕێ بکەن. پێت وایە بۆیان دەچێتە سەرگەربیانەوە وەکو جەنابتان ئەڵەن کات بەڕێ بکەن چونکە ئەوترێت یعنی شخصی کاگنێشی ڕێوان بارزانانی و کاقوبات تاڵەبانی لەلایەن ئەمریکا وەزارەتی دەرەوە بەناو ناویان هێنرا واتە چاویان لەسرە بۆ چارەسەرکردنی کێشەکان تەنانەت زانیاریەکان باس لەواکەن کە پێشیان وتراوە بە تەنها یەکێتی و پارتی بیر نکاتەوە لەوەی بچێ بۆ بەغا ئەبێ خەڵک و لایەنی ینی نوێنەری هەموو لایەنەکانی ئیتیابێت پێت وایە هێشتا کات بەڕێ بکەن یعنی بۆچی ئەم ڕەشبینیە بەڵێ من پێم وایە هێشتا کات بەڕێەکەن پێم وایە هێشتا کات بەڕێەکەن لەبەر ئەوەی جدیەتێک نابینی ئیرادەیەکی بەهێز نابینی بێنە پێشەوانە لەو واقعا ئەوە سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستانیان کردو یەکگرتوو پرۆژەی حکوومەتی ڕاگوزەری داوە بە یەکێتی و پارتی بە کاقوباد و کاگنێچیر ئەوە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی باسی حکوومەتی کاتیەکەن ئەوە هەر هێز و لایەنە سیاسیەکان ئایا لە نەتیجەدا ئەمە بۆچی خۆ بێ یەکێتی و پارتی بەڕاستی سوپاسی ئەم هێز و لایەنە سیاسیانە بکەن ئێستا لەم قۆناغە تاڵەدا ئامادەن حکوومەتێکی کاتی دروست بکرێت بەرپرسیارەتیان لەگەڵ هەڵبگرن لەم بارودۆخی کە ئێستادا کە ئومێدێکی گوان لە بەرچاودا ڕوون نییە ئەبێ ئێمە یەکریزی نیشتیمانی دروستکەین یەک دەنگی نیشتیمانی دروستکەین یەکریزی نیشتیمانی بەچی دروست دەکرێت وەکو وتم لەناو خۆدا یەکێ لەو شتانە کە پێویستە یەکریزی نیشتیمانیە یەکێکی تر لەو شتانەی کە زەرورە شەفافکردنی داهاتی هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا یعنی تاوەکو ئێستا یەکێکی تر لەو شتانەی کە زەرورە ڕۆژێکە ئەکرێیان کاتی ناکرێت لە شەو ڕۆژەکە بەس من پێ دەڵم ئەمە زەرورەتی سیستمی حکومڕانیە ئەگەر تۆ بتەوێت حکومڕانی بکەیت ئەبێ فاکتەری ناوخۆت فاکتەری ئیقلیمیت فاکتەری دەولیت هەموو ئەم فاکتەرانە بە شێوەیەک بێت لە ئاستی قۆناغەکەدا بێت ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە لە نەناوخۆ نە لە ئیقلیمی نە لە ڕووی دەولیەوە لە ئاستی قۆناغەکەدا وا تێگەیشتم لە قسەکانت کە دنیابینی یاخود ئەو پرۆژەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان تەبەنی کردووە بە نسبەت دۆخی ئێستا یاریێمی کوردستانەوە حکوومەتی قۆناغی ڕاگوزەرە حکوومەتی قۆناغی ڕاگوزەر بە مانای ئەوە دێت کە ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆتان یەکلا کردوتەوە پاڵپشتی ئەم حکوومەتەی ئێستا و سەرۆکەکەی و جێگرەکەی ناکەن حکوومەتی ڕاگوزەر بەواتای ئەوە دێت ئەم پێنج لایەنە سیاسیە بە تایبەتی ئێستا ئەو سێلانەی تر کە هەریەکە بە جۆرێک وە کاک دکتۆر بەر هەموو ئەوانیش کە لەگەڵ بارودۆخەکەیان و باسی ئەو حکوومەتە کاتیەکەن کاک دکتۆر بەرهەمەوە وا بزانم لەگەڵ دواخستنی هەڵبژاردن ئەوان قەوارەکانیان هەڵوەشاوەتەوە پارەی تۆمارکردنەکانیشیان بۆ گەڕێنراوەتەوە ئەتوانن وەکو قەوارە ناو بهێندێت و یاسایی ئەم وەکو کەسایەتی خۆتوانێت وەکو شخصی خۆی وەکو کەسایەتی قەوارە ناتوانێت وەکو کەسایەتی خۆتوانی ناوی بێ یعنی ئەمە واقعەکە هەموو ئەوانە ئێستا کە داوای ئەو جۆرەشتانە ئەو حکوومەتە ئەکەن حکوومەتی یەکریزی نیشتیمانی و تەبایەکنەوە ئێستا باشە چ وەفدێک بڕوا بۆ بەغدام فەوزات بکە کاک یادگار ئێنابێ ڕێکەوین لەسەر ئەمە بۆ ڕێک ناکەن چۆن ڕێکەوین لەسەر ئەمە ئەبێ ڕێکەوین لەسەر ئەوە لەوەی کە بەعزێک لەو داواکاریانەی کە ئەم هێزولایەنە سیاسیانە کە هەیەە کە ئەم وەفدەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا هەیە چووە سەردانی ئەم لایەنانەی کردووە لە نەتیجەدا ئەبێ بڵێ کاکە گیان ئەم داواکاریانە کە ئەم هێزولایەنە سیاسیانە من ئەم خاڵانەم قبوڵە کەواتە ئێوە تا داواکاریەکانتان جێبەجێ نەکرێ ئامادەنین بچنە ناو شاندەکەوە بۆ دانوستان لەگەڵ بەخا ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو مۆزوع لای ئێمە کۆتاییمان پێهێناوە ڕێکەوتنی هەر پێنج لایەنە سیاسیەکەی لەسەر نەبێت ناچینە هیچ شاندێکەوە بۆ بەغداد واتە حکوومەت ڕازی بێ بە حکوومەتی قۆناغی ڕاگوزەر اینجا چنە ناو شاندەکەوە ئەمەم ڕوون نییە لەلام حکوومەت باز لە حکوومەت نییە باز لە ڕێکەوتنی ئەم پێنج لایەنە سیاسیەیە ئەم پێنج لایەنە سیاسی لەسەر جۆرێک لە سیستمی ئەوانە کە حکوومەتیان پێکەناوە ئێستا چونکە ئێستا بۆیە منم پێ باسی لەگەڵ شخصەکان هەیەیان لەگەڵ ئێمە باز لە سیستمی حکومڕانی ئەکەین کە ئەم سیستمی حکومڕانیە بەڵێ شخصەکانیش لە ئاستی پێویستە نەبوون سیستمەکەش لە ئاستی پێویستە نەبووە ئەگەر شخصەکان لە ئاستی پێویستە بوونە ئەتوانی ئەم قۆناغە بەم شێوەیە کە ئێستا هەیە تێنەپەڕێنن بەس دەرکەوت ئەم جۆرە لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان سیستمێکی حکومڕانی پایەکانی تووشی شەلەل بووە ئێنابی ئەمە چارەسەر بکرێت باشە ئێمە پەرلەمانی ئەگەر کە تووشی شەلەل بۆ دارشەقەکە بە نسبەت ئێوەوە چییە یعنی ئێستا بینەرێک دانیشتۆ بە دیار بەرنامەکەەوە ئەڵێ باشە تێگەیشتنم حکوومەتە شکستی هێناوە پێتان وایە هەم سیستمەکە هەم دەموچاوەکان بە شێوەیەک لە شێوەکان سەرکەوتوو نەبوون و پایەکانی ئەم حکوومەتەش تووشی شەلەل بووە ئەو دارشەقەی ئەم قۆناغی تێپەڕێنین ئەو ئێستا چییە ئەوەی کە پێویستە بە زووترین کات
ئەم پێشدایانە سیاسیە و بە تایبەتی لە دوای ئەوەی ئەو وەفدەی حکوومەت یاریەم کاتە سەردانی لایەنە سیاسیەکانی کردووە کۆبوونەوەیەکی پێنجقۆڵی بکرێت لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە لە ڕێکەون لەسەر چی لەسەر ئەوەی کە ئەم سیستمی حکومڕانیە بەرەو کوێ بڕوە جارێک نازانین ئایا سیستمی حکومڕانی بە شێوەی سەرۆکایەتی ئەمێنێتەوە یا ئەبێتە پەرلەمانی ئایا هەڵبژارنەکانی داهاتوو چۆن بەڕێوەچێ ئایا ئەم حکوومەتە سەرپەرشتی باز دەوێت لە حکوومەتی کاتی یەکەم سەرپەرشتی ئەم حکوومەتە ئەم هەڵبژارنانە بکات دووەم باز لە مۆزوعی داهاتە بۆ خەڵکی کوردستان سێەم باز لە ڕێکەوتنی بینی بەغدا و هەرێمە طبیعیە ئەگەر لە بەغدا کۆمەڵە دەموچاو مەرغوب نەبن بۆ ڕێکەوتن ئەگەر کۆمەڵە دەموچاوی تر بچن قوربانیدان بە دەموچاوەکان مهمترە یا قوربانیدان بەگەل حکوومەت هێرێمی کوردستان بانگەواز بکە بۆ کۆبوونەوەی پێنج قۆڵی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشداری تیاکەم ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان پێشنیاری کۆبوونەوەی پێنج قۆڵیمان کردووە ئێمە لە ئەخیر کۆبوونەوەی ئێمە لە ئەخیر کۆبوونەوەی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستاندا کە لە حەڤەی 11 ئەنجاممان داوە باسمان لەوە کردو کە کۆبوونەوەی پێنج قۆڵی بۆ ئەم بارودۆخەی هەرێمی کوردستان بە زەرور دەزانین لە شاندەکەی حکوومەتی هەرێما کاتێک کە سەردانی یەکگرتوو کراوە بەڕێز جەنابی ئەمینداری گشتی وەفدی یاوەری یەکگرتوو باسی کۆبوونەوەی پێنج قۆڵی کردووە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی تر باسی کۆبوونەوەی پێنج قۆڵی کراوە بەڵام ئەبێ ئەجندای کۆبوونەوەکە دیار بێت ڕوون بێت بۆچی کۆ ئەبینەوە لەسەر چی کۆ ئەبینەوانێ بەرەو کوێ ئەڕۆین نابێ کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوە بکەین ترە بێ ئەم بارودۆخە تێپەڕێنین ئەگەر ئەم بارودۆخە تێنەپەڕێنین ئێستا ئێمە لە ڕووی ئیقلیمیەوە دۆستێکی وامان نەماوە لە ڕووی دەولیەوە دۆستمان بەو شوێن نەماوە لە ڕووی ناوخۆی شەوانێ ناوماڵی خۆمان پەرتەوازە و شپرزە ئاخر ئەگەر ناوماڵی خۆمان بەم شێوەیە بێت وڵاتە ئیقلیمیەکان ئەجندای خۆیان لە هەرێمی کوردستانە جێبەجێیەکەن چ لە دەڤەری ئێرانەوانە چ لە دەڤەری تورکیاوە چونکە هەموو ئەم وڵاتە ئیقلیمیانە بەرژەوەندی تایبەتی خۆیانەیە وڵاتە زلهێزەکان لە جیاتی ئەوەی بەرژەوەندی کورد بێن نەدی و بەرژەوەندی گشتەکانی خەڵکی کوردستان پارێزن ئەوانی ژەڕۆن بەدەم بەرژەوەندیەکانی خۆیانەوە چونکە ئێستا کورد یەک گوتار نییە یەک دەنگ نییە یەک ئەجندا نییە یەک پرۆژە نییە ئەبێ ئەمە لەم قۆناغەدا کۆتایی پێبێنرێت دوای ئەوە خەڵکی کوردستان ژیانی ئەوێ گوزەرانی ئەوێ منطقی تایە دوای 26 ساڵ لە سیستمی حکومڕانی 5 ساعات کارەباتە بێ نەتوانی بەرمیلەنەوەت بە هاونیشتمانیانی خۆت بدەیت نەتوانی موچەیەکیان پێ بدەیت کە ژیانیەوە بێت نەتوانی گەیاندووە من ئەزانم حکوومەت ئاگادارە حکوومەت خۆی چاک ئەزانێ موچەکەی چۆنەدا بە خەڵک و کارەبات چۆنەدا بە خەڵک و نەوتی چۆنەدا بە خەڵک بەڵام وەکو بەرپرسیارەتی حکوومەت یعنی وەکو بەرپرسیارەتی حزبیتان حکوومەتتان تێگەیاندووە کە خەڵک نیگەرانە ئێمە بە پرۆژە حکوومەتمان تێگەیان ئێمە لەو ماوەی پێشوا حکوومەت بە پرۆژە تێماگەیاندووە دوای لە دوایمین کۆبوونەوەیە وەفدی یاوەری یەکگرتوو بە تەواوەتی ئەم مۆزوعیان لەگەڵ وەفدی یاوەری حکوومەتە باس کردووە بەداخەوە کاک یادگار من بۆکو پێم وتیت ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە کات بەڕێیەکە ئەوێ ئەم قۆناغی کە هەیەی بەم شێوەی کە هەیە پینۆپەڕۆی کات و بەڕێی کات بەڵام کارەکە لەو ئاستەدا نەماوە بارودۆخی خەڵک بەرەو خراپی ئەڕوا گوزەرانی خەڵک بەرەو خراپی ئەڕوا بەڕاستی خەڵک دەنگی بەم دەسەڵاتە نەدا بۆی ئامار گوزەرانیان بۆ دروست بکات یعنی ئەوانەی کە ئێستا لەسەر سیستمی حکومڕانین و حکومەت ئەبەن بەڕێوە و دەسەڵاتیانە هی ئازایەتی و شان و شەوکەتی خۆیان نییە ئەوە بەرەنجامی خوێنی شەیدانە ئەوە بەرەنجامی کیمیابارانە ئەوە بەرەنجامی ئەنفالە ئەوە بەرەنجامی کۆڕەوە بەرەنجامی هەموو ئەو بەدبەختیانەیە کە بەسەر خەڵکی کوردستان هاتووە ئەبێت حرمەتی ئەم قوربانیانەی خەڵکی کوردستان بگیرێت بەڵام بەداخەوە من پێت ئەڵێم لە ڕابردووە لە جیاتی ئەوەی دروستکردنی ژێرخانێکی سیستمی حکومڕانی بەهێز هاتن دنیایەک لە گەندەڵیان بنیادنا هاتن دنیایەک لە عەقدی ناشەفافیان بنیادنا هاتن دنیایەک لە ناعەدالەتیان دروست کرد هاتن لە جیاتی ئەوەی سەرچاوەی پیشەسازی و داهاتی ئابووری تاک بەهێز بکەن هاتن لەو ڕێگەیەوە پێگەی حیزبی خۆیان بەهێز کرد لەڕێ ئەم داهاتە دوو خولەکم ماوە مەبەستمە قسەیەکیش لەسەر عێراق بکەین لە ئێستادا سەرۆکۆماری عێراق بەڕێز دکتۆر فواد مەعسووم دوایەوەی سەردانی کەرکووکی کردووە بەپێی هەواڵەکان بڕیارە سبەینی سەردانی هەولێر بکات وەکو هەندێک زانیاری تەبێت بڕیارە لەگەڵ جەنابی مامۆستا سەلاحەدین محەممەد بادین کۆبێتەوە من زانیاریم نییە کە لەگەڵ جەنابی مامۆستا باش سەرۆکۆمار دەتوانێت چی بکات کۆبێتوانێت و من پێم وایە سەرۆکۆماری عێراق زۆر بەداخەواڵێم ڕۆڵی سەرۆکۆمار ئەفم کەی سەرۆکۆمار و پەرلەمانتارەکان و وەزیرەکانیشمان لە بەغا من
ئەڵێم وەزیرەکانمان لە بەغا پەرتەوازن پەرلەمانتارەکانمان پەرتەوازن ئەو خلافاتەی لە نێوماڵی کووردا لە کوردستانە هەیە لە بەغداشدا ڕەنگی داوەتەوانێ لەبەرەوە کورد لە بەغداش پەرتەوازەیە و سەرۆک کۆماریش بەڕاستی بەو شێوەیە کە پێویستە نەیتوانی ڕۆڵی خۆی ببینێت و خەڵک ڕاستە سەرۆک کۆماری عێراقا بەڵام لە حسەی گەلی کوردستان سەرۆک کۆماری عێراقا خەڵک ئەوە نەئدرا بە عەرەبی سونە و نادرا بە شیعەش بەڵکوەوە ینی لەبەر ئەوە دراوە بە بەڕێز دکتۆر فواد ماسووم چونکە کووردە خەڵک چاوەڕوانی هەڵوێستی گەورەتری لە سەرۆک کۆماری عێراقا کرد وەکو جەنابی دکتۆر فواد ماسووم کە چاوەڕوانیان لێ ناکرد بەم شێوەیە کە ئێستا هەیە ئەم ڕۆڵی دەست پێ کردووە ئێستا بینێن وەڵڵاهی جوڵەکانی زۆر درەنگ وەختا زۆر خاوە زۆر بەتیئە بەڕاستی حیج لە ئاستی پێویستانیە و لە ئاست داخوازیەکانی خەڵکی کوردستانیشتان نییە. مامۆستا عوسمان کۆتا پرسیارم ئەو پەرتەوازەی کە ئاماژەت پێدا ئەو دەردوعیلەتانی کە ئاماژەت پێدا ئەو ناتەبایی و خلافاتانی کە ئاماژەت پێدا ئەگەر بەردەوام بین لەسەری لە کوردستان و لە بەغا بۆ کوێمانە با بە کورتی وەڵام بیتەوە سوپاس بەرەو کەنارێکی زۆر نائاراممانەبات نائارامتر لەمە بەرەو کەنارێکی زۆر نائارامترمان ئەبات و بەڕاستی ئەگەر ئەم دەسەڵاتە سیاسی و ئەم لایەنە سیاسیانەش یەکریزی نێوماڵی خۆیان نەپارێزن و لەوە زیاتر پەرتەوازەیی دروست بکەن ئەمە ئەو پەڕی بێوەفاییە بەرامبەر بە قوربانیەکانی گەلێک کە هەموو ئەو سیستمی حکومڕانیە کە دروستیان کردووە بە خوێن و قوربانیدانی خۆیان دروستیان کردووە. مامۆستا عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و بەرپرسی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سلێمانی زۆر سوپاس بۆ زانیاریەکان سوپاس بۆ کات و دەرفەتەی بە ئێمە و بە بینەرانماندوو نەبن. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خواتان.